چێتە سەر یاننا پێکدادان دروست دەبێ یاننا ئەمانە کۆمەڵێ پرسن دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین میوانەکەمان زۆر بەڕێز هۆشنگ دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە کاک هۆشنگ شەوتان باش سوپاستانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 من دەمەوێت لە بەیاننامەکەی حکوومەتی سووریا دەست پێ بکەین کە زۆر ڕاشکاوانە دژی هەسەدەیە و ئەوانەی لە کۆبوونەوەکەش بوون بە جوداخواز ناویان دەبات خوێندنەوەتان بۆ ئەو بەیاننامەیە چییە؟ زۆر سپاس کاک فەرهاد هەر سلااو بۆ خۆت و هەر سپاس بۆ ئەم دەرفەتەژی بێگومان ینی هەلوێستی دەسەڵاتن کاتی لە دیمەشق بتەسەوری من ینی لای واژی سیر بوو چمکۆجە 1961 تا ئێستا هیچ ینی کاتی سەرخەبوونی سووریا دەوڵەتی سووریا تا ئێستا هیچ کۆنگرێکی ئەم ڕەنگە کۆنفرانسێکی تاپلۆیەکی وا جوانی ڕەنگین کورد بە عەرەب بە سریان ئاشووری ئەرمەنی چەرکەس هەموو پێکهاتیان جوان هیچ کۆنفرانسێکی ئەو ڕەنگە نەبووە دیمەشق بە حەقیقەت ئەزانە کۆنفرانسێ بڕاستی ڕاستەقینەی تاپلۆی ڕاستەقینەکەی سووریا دەرەکە ئەمەیە نەگۆ ئەو کۆنگرێ ناوی کرد کۆنگرێکی نیشتیمانی سووری لەشان بوو ئەم خاڵی دوام لای واژی سیر بوو چمکۆ خاڵەکانی زۆر گرنگ هەن کاک فەرهاد چمکۆ ینی ئەگەر مەدقەت دابا دەرئەنجامین کۆنفرانسێ ئەو چەکێ بەردەوام شەری خۆمان پێکردن پرۆژاکن فیسالی سووریا پەرچەکرد دیار بوو دژی پەرچەبوونی سووریانە بە هیچ شێوەی تشتێک ناوی تەقسیم لە سووریانیە سووریاک دەبێت لا مرکزی بە سووریاک دەبێت تعدودی بە سووریاک دەبێت دیموکراتی بە خاڵێکی دی گرنگ هەیە ئەو لا مرکزیەتی خۆمان قسەر سەرەکەین نەما چارچێوەیە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دنەری نامدە ئەمە لای دیمەشق زەنگیلێکی یا جەرەسێکی خەتەر بوو چمکۆ یعنی سوێداژی هاتەوە سەرخەت ساحلجی هاتە درێگای شێخ غەزال وشخوا سەرۆکی تایفەی دروزی حکمت کاک هۆشنگ باش من هەر بێمەوە سەر بەیاننامەکە ئەو ڕاگەیاندنە کە دژی هەسەدێ زۆر ڕاشکاوانە دەڵێ لە هەسەدە قبوڵ ناکەین پێ دوانیە ئەمە ڕاگەیاندنی شەڕە پاشەوەی حکوومەتی سووریا پەلاماری عەلەویەکانی دا دواتر پەلاماری دروزەکانیشدا ئێستا نۆرە هاتۆتە سەر کورد زانە کاک فەرهاد دەبێت تۆسکی ولۆ بواقعیانە ئەگەر سەیریکەن ئەم تقریبەن توانین بڵێن ئەم 4 مانگ تا ئێستا هیچ شەڕک و دناو مەد یعنی شەڕ وەستاوە بەراولۆ ئەمەژی بزەلالی بڵێن ینی دانوستاندنێکی ئێستا دناو خۆماند و تورکیات هەیە ئەم 4 مانگ ئەم شەڕ وەستاوە بێگومان دوایی وەک منوتێک دانوستاندنێک ناومە و تورکیات هەیە نەل بەرژەوەندیە ینی ئەمریکاژی زان نەل بەرژەوەندیە خۆیاندن و نە هێزێن ناودەوڵەتیشی زانێ ئێستا بەرژەوەندیên خۆیاندنە و نە ئەحمەد شەرعژی زانێک نەت بەرژەوەندیە ئێستادا یەکێک توانێ بێ هێرشی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بکە یەکەم ئەو زەمینە بۆ خۆی ئامادە نییە چمکۆ ئێستا نە ئارامیک سیاسی هەیە نە ئارامیک لەشکەری هەیە نە ئارامیک ئابووری هەیە لە بیریمە نەڕوا ئێستا خەریکی دانوستاندنی خۆی لەگەڵ ئیسرائیل ئەمە خاڵەکە ئێستا واقعەکی دی هەیە ئەم واقعە مەرج و شەرتێن ئەمریکی هەنێ مەرج و شەرتێن ئۆروپی هەنێ دوێ ئەم مەرجانە هەموو جیجی بکەن بتەسەوری من بە هیچ شێوەی ئێستا دەسەڵاتی دیمەشقی کاتی هیچ زەمینێک بۆ ئامادە نییە گتوانێ بە هێرشێکی بە هیچ شێوەیە بکە سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەگەر دقت بدنێژی بە یعنی نەوتیە ینی ئەو تا کۆبوونە یا دانیشتنی پاریس یعنی ولۆ تەواوی ناڵێن ڕەفزەکی وا مطلق نا چمکۆ بێگومان ئێستا فەرەنسا دێ سەرخەت ئەمریکا دێ سەرخەت بریتانیەکانژی دێ سەرخەت دەبێ خۆمان
چاوەڕوانی هێزێن زۆر باشە. فاعل هێزên خودی باندۆر لە سووریا هەلوێستی کاک چاوەڕوانی هۆشنگ. هەلوێستی ئەو هێزانە بکەن باشترە. زۆر باشە کاک هۆشنگ بەڕاستی ئێستا پرسیارێکی زۆر لۆژیکی دێتە پێشێ بۆ خۆشت باش دەزانی نە سووریا نە عێراق ئەم دەوڵەتانە هیچی قوڵایی مێژوویان نەبووە لە پاش جەنگی جیهانی دووەم جەنگی جیهانی یەکەم فەرەنسا و بەریتانیا بۆ خۆیان دروست کردەوە هەموو پێکاتەکانیان تێکردەوە بەڵام پرسیارەکە ئەمەیە لە بری ئەوەی وا بکەی خەڵق بە لامەرکەزی بژین لە وڵاتانەیە بۆچی عێراقیەکان و سووریەکان ئەوەندە دیفاع لە وڵاتێک دەکەن کە ئەستەن قوڵایی مێژووی نییە دروستکراوی دەستی ئیسیعماری بریتانیا و فەرەنسایە. زانێ کاکفراد ئەو پرسیارەکە زۆر گرنگ بوو بڕاستی پێم خۆش بژیتە ئەو پرسیارە کرد خۆمان ئەزانن خۆمان هەموو قوربانی ساکس بیکۆ بوون یانی ئەف حەقیقەتەکە لەبەر چاوەک چوون پەرچەکرا کوردستان لێ بۆ باکوور و ڕۆژ بۆ سووریا بتایبەت و من واسقم هەر بۆ باشووری کوردستانژی و هەر ینی لە هەرێمی کوردستان و هەر لە عێراقژی یعنی مەرجین ئێستا زەرفێن ئێستا سیاسەتە ئێستا ناوچەکە تەوازوناتێت هەرێمی تەوازوناتێت ناودەوڵەتی پەیامین ئێستا بەلا بڵێن بێژم پەیامێ ئێستا گدێن چی ئەمریکی بێ چ پەیامێن ئۆروپی بێ و چ پەیامێن هێزێن هەرێمی بەژی دەبێ ئەو پەیامانە هەمێ خۆمان لەبەر چاوی خۆمان دەینن یعنی بە هیچ شێوەی کەس تەسەور نەکە ددان وستاندنی خۆماندە گفتوگۆی خۆماندە لەگەل ئەمریکیەکان بێ لەگەل ئۆروپیەکان بێ ئۆروپی هەموو هێزێ خۆن جیاجیا تا لەگەل هەند بەشیش دەوڵەتی عەرەبیژی بێگومان خۆمان ئەو هەلوێستانە ئەخوێنن هەلوێستێن هەرێمیژی ئەخوێنن گۆرانکاریە لە ناوچەکەژی ئەخوێنن دەبێت لە گۆر ئەو زەرف و مەرجین خۆت تو هەنگاوەکانی خۆ بدە پێش زۆر باشە کاگە هۆشنگ من دەمەوێت بزانم حکوومەتی دیمەش ئەم حکوومەتی ڕاگوزەرە ڕاستە و خۆ بە هەسەدەیان ڕاگەیاندۆ کە ئیتر کۆبوونەوەیان لەگەڵ ناکەن دانوستانیان لەگەڵ ناکەن ئەوە تا دەڵێ بەشداری کۆبوونەوەکەی پاریسیش ناکەین ڕاستە و خۆ ئەم ئاگاداری نامەیە ئەم قسەیەیان بە هەسەدە ڕاگەیاندووە تا ئێستا فەرمی تشتی وا هەر نییە لێدوانە هەلوێستی خۆدانە بەس ئەمەژی بەرا بۆ تۆ ڕوون بکەم کاک بەرا یعنی ئەم هەلوێستی دیمەشق هەلوێستی شام بەرە خۆمان زانبن هەموو بەریارژی نەبەریار دەستی دەسەڵاتی کاتیە لە شام ئەو حەقیقەتەکە دەسەڵاتی کاتی ئێستا یعنی ئەگەر تو دقت بدێ هیچ دەسەڵاتێکی سەر باشووری سووریا گشتی نییە هیچ دەسەڵاتێکی جددی سەر باکوور و ڕۆژهڵاتی سیریەت نییە هیچ دەسەڵاتێکی سەر منتیقەی تەنەفی سووریا نییە هیچ دەسەڵاتێکی سەر منتیقەی بادیەگە بڕاستی داعش لە ئەو ناوچایانە ئێستا قووە دەبن نییە وەک من بەری ئێستا بۆ تۆوتی یعنی نەستقرار نە ئارامیکی سیاسیە نە اقتصادیە نە عەسکەریە ئیسرائیل ژی لێ هەر زەختێکی ئەکە ئەڵێ باشووری سووریا دەبێت بۆ من بە تەمامی چۆڵ ببە هیچ چەکن بە قورسنی بە هیچ ئارتێشێکی سوورینی بە و دەبێ هێزن گێ ناوخۆیی یا ناویان بڵێن ئاسایشی ئەو ناوچەکەژی خەلکی منتیقە بن مەبەستم وەزعی سووریا ئێستا بە تەواوی نییە تا توانێت بە دەسەڵاتی سووریا ئێستا ئەو هێز بقووەت بکەن من دیسە دووبارە ئەکەم مەرجەکانی ئەمریکا هەیە مەرجێن ئۆروپا هەیە ئیملاعاتی هەیە دەبێ ئەو مەرج و ئەو ئیملاعاتانە بجیجی بکە زۆر باشە زۆر بەڕێز هۆشنگ دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە سلێمانیە و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش